عزیزان ئەمڕۆ خۆشحاڵین لە خزمەت مامۆستا مەلا یونس ڕۆستاییدا بە تەوەرێکی زۆر گرنگ کە تەوەرەکەمان بریتیە لە زاڵبوونی مرۆڤ بەسەر نەفس و لایەنی دەرونی و تووڕەبوونی خۆیدا. مامۆستا گیان سەلام عەلەیکوم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ لە خزمەت زەنا بداینە. خوای گەورە سەلامەت بکات ئینشاء الله مامۆستا. أما خوش حالتش بخير بين زور ممنون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا ونبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. مامۆستا گیان ئەگەر دەستپێشی تەوەرەکەمان بە پرسیارێکی زۆر گرنگ دەست پێ بکەین، مامۆستا گرنگی زاڵبوونی مرۆڤ بەسەر نەفسی خۆدا یان ئیشکردنی مرۆڤ بۆ ئەوەی کۆنتڕۆلی خۆی بکات لە هەموو حاڵەتەکاندا و بە تایبەتی لە مانجی پیرۆزی ڕەمەزاندا مامۆستا لە دیدی ئیسلام چۆن باسی لێوە کراوە مامۆستا؟ دووبارە بە ناوی خوای گەورە و میهرەبان. دیارە زاڵبوونی مرۆڤ بە سەر نەفس و بەسەر هەوا و ئارەزوودا دەورێکی زۆر گرنگ دەبێنێت لە ژیانی مرۆڤدا. بۆ نمونە ڕۆژێکیان نەفرێک کاتە خزمەت پێغەمبەری خوا سەلات و سەلامی خوای لەسەر بێ، عەرزی پێغەمبەری کرد سەلامی خوای لەسەر بێ، فەرمی ئەی خۆشەویستی خوای هاتوومە ئامۆژگاریم بکەی. لە وەڵامدا پێغەمبەر فەرمی لا تەغضەب، فەرمی تووڕە مەبە. کابرا پرسیارەکەی دووبارە و سێبارە کردەوە، پێغەمبەر هەر فەرمووی لا تەغضەب، فەرمی تووڕە مەبە. کەواتە دەتوانین بڵێ تووڕەبوون کلیلی زۆربەی مەشاکلی مەیە، سەرچاوەی هەموو شەڕەکانە. ئەوجا بەگشتی و بە تێکڕایی سەرچاوەی هەموو ئاژاوەکانیمە، سەرچاوەی هەموو شەڕ و فیتنەکانیمە دووشتن. کێکیان دوژمنێکی دەرەچیە، دوژمنێکی خارجیە کە پێی دەڵێن شەیتان، دوژمنێکی خارجیە دەرەچیە پێی دەڵێن شەیتان. ئەوەی دیکەیان دوژمنێکی داخلیە دەرونیە، ئەوش پێی دەڵێن نەفس. جا الحەمدوللا لە مانجی ڕەمەزانی خوای گەورە دوژمنە دەرەجەکەی بۆ کۆت و زنجیر کردوینە کە شەیتانە، شەیتانی کۆت و زنجیر کردووە. لە مانجی ڕەمەزانێ هەتا تەواو دەوی ئەمینین. دەمێنێتەوە ئەو دوژمنە دەرەچیە، ئەو دوژمنە ناوەچیە، عەفوەن ئەو دوژمنە ناوەچیە کە نەفسە و مبارەزەی لەگەڵ بکەین. چونکە بەڕاستی ئەگەر مبارەزەی لەگەڵ نەکەین و جیهادی لەگەڵ نەکەین، بەڕاستی هەموو ئینسانێک بەگشتی لە مەترسیدایە. بۆی دەبینین پێغەمبەری خوا سەلامی خوای لەسەر بێ وەختێک لە شەڕی کافران خەلاص دەبێ، ڕوو لە سەحابەکان دەکا، دەفەرمێ خەرەجنا من الجیهاد الأصغر وبقي الجهاد الأكبر. دەفەرمێ ئەوە لە جیهادی گچکە خەلاص بین، تەواو بین، ئەوجا جیهادی گەورە ماوە. عەرزیان کرد ئەی خۆشەویستی خوای، جیهادی گچکەمان زانی کە جیهادی کافرانە، شەڕی کافرانە، ئەدی جیهادی گەورە چییە؟ پێغەمبەر فەرمی سەلات و سەلامی خوای لەسەر بێ جیهادی گەورە جیهاد و مبارەزەیە لەگەڵ ئەو نەفسەی. چ نەفسێک؟ ئەو نەفسەی کە تەنها یوسفێک لێی قوتار بووە سەلامی خوای لەسەر بێ، کە فەرمی ئین النەفسە لەئەمارەة بالسوء إلا ما رحم ربي. فەرمی بەڕاستی نەفس دائیمە بەردەوام ئەمر با خراپە دەکا ئیلا مەگەر کەسێک خوای گەورە ڕحمی پێ بکە. جا هەر یوسفێک لە داوی نەفس ڕزگاری بووە، چونکە بەڕاستی مەترسی نەفس زۆر حتا ئینسان مبارەزەی لەگەڵ بکە هەر کەمە. ئەو نەفسە بە تایبەتی لە حاڵەتی تێریدا تەشبیه نەبێ وەکو فیرعەونێکی وایە ئەگەر تێر بوو. یعنی حیساب لە هیچ کەسێکی ناکا، ئەگەر تێر و تەسەل بوو حیساب لە هیچ کەسێکی ناکا، بێکەم و کورتی بوو، وەکو فیرعەونێکی وایە تەشبیه نەبێ. ئەگەر تووڕە بوو، نەفس ئەگەر تووڕە بوو وەکو دڕندەیەکی وایە، یعنی پێی خۆشە هەرچی بۆی بکرێت تێک و پێچی بشتێنی و لە بینی بباتن لە حاڵەتی تووڕەییدا. لە حاڵەتی تووڕەییدا لە حاڵی شەهوەتدا تەشبیه نەبێ وەکو ئاژەڵێکی وایە. ئەگەر شەهوەتی جوڵە تەشبیه نەبێ لەگەڵ ئاژەڵێکی جیاواز نابێتن. بەڵام تەنها و تەنها ئەگەڵ برسی بوو، لە کاتی برسی بوون دەکرێت ئینسان کۆنتڕۆلی بکات. جا بۆیە دەرفەتێکی زۆر باشە ئینسان لەو مانگە پیرۆزەی کە حاڵەتێکی فریشتانن هەیە خۆن برسی دەکەین، دەکرێت زۆر بە جوانی جیهادی نەفس بکەین ئینشاء الله. مامۆستا گیان جەنابەت بەراوردی شەیتان و نەفست کرد، گوتەوە دژمنێکی دەرەچیە، ئەوەشان ناوەچیە. مامۆستا گەر بێت و لە تاکاتاکەی موسڵمان بپرسی، هەمومان لەوانەیە ئاواتێکمان ئەوە بی کە نەفسمان کۆنتڕۆل بکەین.
یعنی چەند شتێک مامۆستاگە جەناب باز بکەین بۆ ئەوەی نەفسمان پێ کۆنتڕۆل بکەین چی بکەین باشە مامۆستا وەکو بیرهێنانەوە گوتمان شەیتان دوژمنی دەرەچیە نەفسیش دوژمنی ناوەچیە داخلیە جا هەردوو چیشان هاوکاری یەکن هەردوو چیشان هاوکاری یەکن نەفسیش هاوکاری شەیتانیە نەفسیش هاوکاری شەیتانیە پێم خۆش بە ئاماژە بۆ خاڵەش بکەم وەختی خۆی خوای پەروەردیگار کە ئەو نەفسەی دروست کرد خوای پەروەردیگار لە مقابلی خۆی ڕاگرت فەرمی من ئەنا پرسیاری لە نەفس کرد گوتی ئەمن چێم نەفسیش لە وەڵامدا گوتی ئەنتە وأنا أنا قوتي أتوي أمنوما يعني اعترافي بوحدانيتي خواي پروردگار نكرت خواي پروردگار فرمي برون 1000 ساڵی بیبن لە دۆزەخ بیسووتێنن 1000 ساڵی بردیان سبحان الله وەختێک هێنایەنەوە پرسیاریان لێ کردەوە خواي پروردگار پرسیاری لێ کردەوە دیسان وەڵامەکە هەر وەڵامی پێشوو بوو هەر گوتی أنت وأنا أنا اعترافی نەکرد دیسان بۆ جاری سێمیش دیسان 1000 ساڵی دیکەش بردیان سووتاندیان زاری سێمی شەرگۆتی ئەنتە وأنا أنا اعترافی بە وحدانیەتی خوای پەروەردیگار نەکرد دوایە خوای پەروەردیگار فەرمی بڕۆن برسیکەن جا دوای ئەوەی کەوا ماوەیەکی برسیان کرد ئەوجا کە هێنایەنەوە خوای پەروەردیگار پرسیاری لێ کرد گوتی من ئەنا ئەمن چێمە ئەوجار اعترافی بە وحدانیەتی خوای پەروەردیگار کرد گوتی ئەتوو خالقی منی ئەمیش مەخلوقی تومە تەنها بە برسایەتی ملکەز بوو جا ئەو دەرسەی لێرە وەردەگرین کە بەڕاستی نەفسی من و نەفسی هەموو کەسێکی حاڵەتەکەی ئاوایە تەنها بە برسایەتی دەتوانین کۆنتڕۆلی بکەین سەرەکی مامۆستا برسەتیە کۆنتڕۆل بکرێ هۆکاری سەرەکی کە نەفس کۆنتڕۆل بکرێ برسێتە ئەگەر برسی بوو بەڕاستی زەلیل دەبێ دەکرێت ئینسان بە برسایەتی کۆنتڕۆلی بکەین ئەوجا فەرموود پرسیارەکە ئەو شتانەی کەوا ئێمە وەکو تاشی مسلمان کە بیکەین بۆ ئەوەی نەفسمان کۆنتڕۆل ببی جەنابەت باسی برسەتیت کرد شتێکی تر هەیە مامۆستا کە بیکەین شتێکی تر کە پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە حەدیث ئاماژەی پێکردووە ڕۆژووە هەمان ئەو ڕۆژوەیە کەمە ئەما لە مانجی پیرۆزی ڕەمەزانێ بە ڕۆژوو دەبین چونکە پێغەمبەر فەرمی سەلامی خوای لەسەر بێ الصیام جونەتون ڕۆژوو قەلغانە بۆ مرۆڤی ڕۆژوو بۆ مرۆڤی قەلغانە جا هەم لە شەیتانی دەمان پارێزی و هەم لە نەفسیش دەمان پارێزی بەڵام وەختێک بە ڕۆژوش دەبین دەبێ زۆر ئاگاداری خۆمان بین دەبێ زۆر ئاگاداری خۆمان بین چونکە پێغەمبەر فەرمی سەلامی خوای لەسەر بێ ڕۆژوو بەڵێ قەلغانە دوایە فەرمی فإذا كان صوم أحدكم فإن امرأ قاتله أو شاتمه فليقل إني صائم زمادام ڕۆژوو قەلغان بێ پێغەمبەر فەرمی سەلامی خوای لەسەر بێ ئەگەر یەکێک لە ئێوە بە ڕۆژوو بوو تەقدیر وا هەڵکەوت نەفەرێک ویستی شەڕی لەگەڵ بکە یا قسەیەکی نەشیاوی پێگوت بە لە مقابلدا بڵێ کاکە گیان ئەمن وەڵامت نادەمەوە لەبەر ئەوەی ئەمن بە ڕۆژوومە وەڵامت نادەمەوە معلومی هەموو لایەکمانە دوو کەس کە بە شەڕدێن بۆچی ئەو دوو کەسە بە شەڕدێن چونکە یەک دەڵێ یەک ئەوی دیکە دەڵێ دوو یعنی هیچیان تحملی ئەوەی دیکە ناکەن بۆیە شەڕەکە دروست دەبی دەنا وەختێک نەفرێک قسێکی نەشیاوی بە تو گوت بە من گوت ئەگەر تەنها لە 20 چرکەی یەکەم یان لە 30 چرکەی یەکەم ئینسان خۆی کۆنتڕۆل بکە ظاهیرەن ئینشاءالله شەڕ دروست نابێ ئەگەر ئەتو گوتت ئەمن بە ڕۆژوومە شەڕ دروست نابێ لە دینی مەسیح هەندێک شتی زۆر جوان هەیە پێم خۆش بوو ئەو خاڵم بەبیر هاتەوە ئاماژەی پێ بکەم لە دینی مەسیح دەڵێن ئەگەر نەفرێک ویستی شەڕ لەگەڵ بکە بەهەرحاڵ شەقێکی لێدای زلەکی لێدای لە لای ڕاستە ئەتو لای چەپەشی بۆ ڕاگرەبایەکی لەو لای بداتن ئەوە دەبیتە دوو کە ئەتو دوو زل لە توێکەوت بەڵام هەر وەڵامی کابرات بە خراپە نەداوە ئەوە شەڕەکە دروست نابێتن جا بۆیە زۆر بەڕاستی گرنگە ئینسان لە کاتی تووڕەبووندا محاولە بکە زاڵ بێ بەسەر نەفسی خۆی داتن مامۆستا بە حکمیەوەی لە ڕەمەزانێ نە مامۆستا خەڵکمان الحەمدولله گشتی زۆربەی بە ڕۆژیە بەڵام مامۆستا زۆرجار ئەبینی وشی جەناب تازە ئاماژەت پێکرد لەبەر ئەوەی لە ئەسنای ڕۆژیدا بەرکەوتنمان لەگەر خەڵکی زۆر هەیە لە بازار لەگەڵ خەڵکەشی عەسەبی مامۆستا یان ئەبینی هەتا لە ماڵێ مامۆستا زۆرجار ئەبینی بەرکەوتن دروستەبی لە بینی پیا و ئافرەتی ماڵێ مامۆستا زالوان لەسەر شتێکی گسکەبی وەکو مامۆستا وەکو ینی شریعەت
لە ئیسلامدا چۆن خوای گەورە مسلمانان ئاراستە ئەکا بەوەی کەوە ئارام بگرین. خی پەروەردگار لە سندی شوێ لە قورحانی مەدحی ئەو کەسانەی کردووە مەدحی ئەو کەسانەی کردووە کە لە کاتی تووڕەبووندا ڕقی خۆیان دەخۆنەوە ڕقی خۆیان ناڕێژن ڕقی خۆیان دەخۆنەوە ڕقی خۆیان ناڕێژن. بۆ نمونە لە شوێنێکی دەفەرمێ والکاظمین الغەیظ مەدحی ئەو کەسانە دەکاکەوە ڕقی خۆیان ناڕێژن و ڕقی خۆیان دەخۆنەوە. جا بە حکمی ئەوەی ئەمەش مرۆڤین بەشەرین بەرحاڵ تووڕە هەر دەبین هیچ کەسێک نییە تووڕە نەبێت تووڕە هەر دەبین بەڵام گرنگ ئەوەیە کە تووڕە بین بتوانین خۆن کۆنتترۆل بکەین. جا دەگەڵ ماڵێ بوو لە بازاڕی بوو لە شوێنێکی دیکە بوو گرنگ ئەوەیە کە کۆنتترۆل بین بیر لە ئەو دژمنە خارجیە و ئەو دژمنە داخلیەی بکەینەوە. بەرحاڵ بە ناشکری نەبێ ئەمەش خەڵکی عێراقینە خەڵکی عێراقیش بەعام تووڕەیە سبحان الله بە تووڕەی مەشهورن خەڵکی عێراقی. ئەوەش بۆ ئەو کاتەی دەگەڕێتەوە کە وەختی خۆی کە خوای پەروەردگار شەیتانی لە بەهشتێ دەرکرد لەگەڵ دایکە حەوا و دایکە حەوا و بابادەمی وە مەشهورە دەڵێن بابادەم لە هندستانێک کەتیتە خوارێ لە هندستانێک کەتیتە خوارێ دایکە حەوا لە جدەی سعودیە کەتیتە خوارێ لە جدەی سعودیە کەتیتە خوارێ هەر بۆیش پایتەختی سعودیەی پێی دەڵێن جیددا چونکە جیددەیانی نەنک لەبەر هەندێ پایتەختەکەی وە مەشهورە. بەناشکوری نەبێ شەیتانیش لە کوفەی عێراقی کەتیتە خوارێ جا بۆیە بەداخەوەمە خەڵکی عێراقی بەعام تووڕەینا بۆیە زیاتر پێویستمان بەوەیە کە خۆمان کۆنتترۆل بکەین ئینشاءالله. مامۆستاجان خۆشحاڵ بن کە ئەوڕۆ لە خزمەت زەنابەتدا بووین. تقریبا بەرنامەکەمانەوە کۆتایی هات مامۆستاجان لۆیە دووبارە داوای لێبوردن نەکەین ئەوڕۆ لە وەختمان گرتی ئیجازمان کردی مامۆستا خوای گەورە پاداش بدەتەوە یا ڕەبی. بەخێر بێنجارێکی دیکە سوپاسان دەکەم خوای گەورە پاداشی بەخێرتان داتەوە ئینشاءالله. ئاخرین پەیامم ئەوێ ئینشاءالله وەکو ئاماژەمان پێدا ڕەمەزانە دەرفەتێکی زۆر باشە کە ئینسان ئەو مانگە پیرۆزەی بکاتە قوتابخانەیەک بۆ ئەوەی کەوا ئیسلاحی خۆی بکاتن چونکە یاسای خوای پەروەردگار وایە ئینسان دەبێت بۆ خۆی هەنگاو بنێ دەبی بۆ خۆت هەنگاو بنێ بۆ ئیسلاح جا بۆ ئیسلاحی نەفس بە تایبەتی زۆر پێویستە کە ئینسان لەو مانگە پیرۆزەی بیکاتە دەرفەتێکی و بیقۆزێتەوە بۆ ئەوەی کەوا ئیسلاحی دڵ و دەرونی خۆی بکە. ئینشاءالله مامۆستا ئینشاءالله نەسەحەتی جەنابەت گەیشتوتە بنجێی هەموو بینەران و بیسەران ئینشاءالله مامۆستا خوای گەورە دووبارە پاداش دەتەوە ئینشاءالله. خوای گەورە خێر و پاداشین بۆش بداتەوە ئینشاءالله. خوا سەرکەوتوتان کە ئینشاءالله لە دین و دنیا. سپاس. بەڵێ عزیزان لێرە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم زارەشمان بە هیوای ئەوەی ئینشاءالله جەنابتان سوتان بینی بێ خوای گەورە تاعات و عیبادەتی گشت لایەکتان قبول بفەرمێ داواکارم لە رب العالمین هەموو لایەکتان سەربەرز بکە. والسلام عليكم ورحمة الله وبركاته.